سلااو هاوران لێرە چەنەلی خۆتان چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتموعین هەفتانە هەموو ڕۆژانی شەممە دووشەممە چوارشەممە و هەینی بە شێوەی ڕێکۆپێک ویدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد دەکەم بۆ ئەوەی زانیاری ئێوە لە بواری کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی ببەمە سەرەوە و هەروەها ئێوە بتوانن بێ بەرامبەر لە ڕێیەم چەنێلەوە دراوی ئەلکترۆنی یاخود دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ویدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەی تەنشش چاڵک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک من ویدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێ نۆتیفیکیشنەوە ئاگادارت بکاتەوە و یەکەم کەس بیت کە بە ویدیۆکان ببینی. میمکوینێکی تر ئازیزان کە لەسەر داواکاری ئێوە دەمەوێ ئەمڕۆ باسی بکەین یاخود تەحلیلیان میمکوینە بکەین فلوکیە کە یەکێکە لەو میمکوینانە کە ئەویش لەگەڵ میمکوینەکانی تر لە پاش شیباین و ئەمەش هاتەدی و زۆر کەس و لە یەک ساڵی ڕابردوودا بەڕاستی زۆر کەس لە ڕێی ئەم میمکوینەوە قازانجێکی باشی کرد کە لە ئێستادا لە ڕەنکی کە بە مارکێت کەپی 83 میلیۆن دلار وەڵۆمی 24 کات ژمێری 3 میلیۆن دلارە و هەروەها مەکساپلای ئەم دراوە لە ئێستادا 10 تریلیۆن توکەنە 10 تریلیۆن توکەنە کە لە ڕەنکی 2648 بازارە کریپتۆکارنسیە ئەم ڕەنکە تەواو عزیزان چونکە فلوکی هێشتا لێرانە سەحیشینی وەرنەگرتووە لە ناوکۆی مارکێت کەپ واتە هێشتا ئەپدەیت نەبووە کە ڕەنکەکەی لەوەی پێشترە لەوانەیە لە ڕەنکی 800 بۆ 900 بێ بەڵام هەروەکو گوتم هێشتا ئەپدەیت نەبوویتەوە و هەروەها 270,000 کەس ئەم دراوان لە واشلیستی خۆیان هەیە کە ئێوە دەتوان لەسەر نێتوۆرکی ئیسێریوم و هەروەها لێرانە لەسەر نێتوۆرکی باینەنس ئەم دراوەی ترێیدی پێ بکەن واتە کڕین و فروشتنی پێ بکەن و هەروەها لە ئێستادا 5.083 معاملەی پێکرێ کە بەنسبەت بیتکۆینەوە لە ماوەی 24 کاتژمێرە 1.15 لە سەتا بەرەو هەڵکشان چووە و هەروەها بەنسبەت ئیسێریومەوە 1.36 لە سەتا بەرەو هەڵکشان چووە و گرنگترین ئەکسچێنجەکان کە ئەم دراوان لیست کردووە دەتوانین ئاماژە بە یونیسواب ڤێرژینی 2 پانکێکسواب ڤێرژینی 2 بکەین و هەروەها چەندین ئەکسچێنجی تر کە بیتمارت لاتوکەن و کوینتایگەریش لێرانە هەیە کە ئێوە دەتوانن لەناو ئەم ئەکسچێنجانە کڕین و فروشتن یاخود ترێدی پێ بکەن. وەروەها باچینە سەربەشی هۆڵدێر کە لە سەر نێتوۆرکی BNB نزیکەی 355,000 ئادرسی هەیە واتە هۆڵدەری هەیە و هەروەها لەسەر نێتوۆرکی ئیسێریۆم 62,000 هۆڵدەری هەیە و لە بەشی و لە پێیجی خۆی ئازیزان کە لە تویتر نزیکەی 377,000 فالوەری هەیە لە ئێستادا دراوی ئەلکترۆنی فلوکی. ئەم میمکوینانە کە ئێستا هاتوونە زۆربیان کار بوو NFTەکەن و لە بواری مێتاڤێرسا کارەکەن کە ئەمەش بەدەر نییە لەم کارەی هەروەکو بینن کە کاتێککە دێنە ناو پێیجی ڕسمی ئەم توکەنە لە تویترە دەتوانن معلوماتی زیاتر لە پێیجی تویتری فلوکی وەربگرن. لێرانەش با بچینە سەر چارتی یەک ساڵەی ئەم دراوازیان کە بزانین لە ماوەی یەک ساڵە چەند هەڵکشان و داکشانی هەبووە یاخود بەرزبوونەوە و نزمبوونەوەی هەبووە. یان با بچینە سەر چارتی گشتی هەمووی واتە عزیزان کە ئەم دراوە یەکەم جار بە 1 2 3 4 5 5.042 هاتووە و لێرانە پامپێکی زۆر باشی خواردووە و لێران عزیزان لە ڕێکەوتی 24 دەی 2021 هەروەکو بینن کە پامپێکی خوارد و هەتاکو 3.0 ڕووی لێران عزیزان واتە ئەم دراوە هەروەکو دراوەکانی تر میمکوینەکانی تر پامپێکی زۆر باشی خواردووە کە ئەگەر ئێوە لە تاریخی 25دا ئەو دراوەتان بکڕیبە بە 5.0ەوە لە تاریخی یاخود لە ڕێکەوتی 4/11 ئەتانتوانی بە 3.0 واتە 2.0 کم کردیتەوە واتە قازانجێکی باشتان دەکرد
و هر وەکو بینن کە لێرانە و هەر وەکو نمودارەکەی بینن کە چۆن دیسانەوە نرخەکەی بەرەو نزم بوونەوە هات و هەتاکو ئەمڕۆ کە 5.089. ئەمەش بەڕێزان دراوێکە کە من سیگنالی کڕین بڵاو ناکەمەوە. کڕین و فرۆشتنەکان هەموو کاتێ لەسەر خۆتانە، هەر قازانج و زەرەرێک لەسەر خۆتانە. نیەتیە و چەنێلە تەنها ئەوەیە کە ئەو میمکۆینانە یاخود ئەو دراوانە کە بە پۆتانسیێلن بە ئێوە بناسێنن بۆ ئەوەی ئێوەش قازانجێکی لێ بکەن. کە بەڕێی من دراوی ئەلکتڕۆنی فلۆکێ دراوێکە کە ئێوە دەتوان لەسەر نێتوۆرکی باینەنس بای 50 دلارێک بکڕن و هۆڵدی بکەن بۆ داهاتوو بۆ ئەوەی ئیشەڵڵا کە جارێکی تر هەر وەکو چوونە ناو چارتەکەی کە چۆن پامپی خوارد، ئەگەر دیسانەوە پامپی خواردەوە ئەگەر بازاڕی بیتکۆین خۆش ببێ، ئەمەش بەڕاستی دراوێکە کە دەتوانین متمانەی پێ ببەستین بۆ ئەوەی جارێکی تر بەڕاستی پامپێکی بخوە و ئێوە کە هۆڵدەری ئەو دراوە بن زیاترین قازانج بکەن. ئیتر ئازیزان هاتینە کۆتاییان ڤیدیۆیەش. هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن، لە کاتی خۆیدا بە چاوان جوابیەوە دەمەوە. تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر، هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم و یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.